ئەگەر مانگ ڕۆژێ جارێک بە دەوری زەویدا دەگەڕێت بۆچی کەمتر ڕۆژ بەری دەگیرێت؟ لە ڕاستیدا مانگ وەک زەوی لە هەمان ڕێکدا نییە کاتێک بە دەوری ڕۆژدا دەسوڕێتەوە. نزیکەی 5 پلە جیاوازیان هەیە واتە جار وایە مانگ تۆزێک دەکەوێتە سەرۆی زەویەوە و جار وایە تۆزێک لە خوارەی زەویەوە ئەو کات نیسێ ساز دەکات. بەڵام گەلێک جاران ڕۆژ و مانگ لە ئاستی یەک هێڵدا دەسوڕێن کە بەشێکیان جار وایە بەری تەواوی ڕۆژ دەگرێت. لەم کاتەدا مانگ تەنیا بەری نیوەی ئاسمان دەگرێت و نیسەکە دوو بەش دەبێت. ئۆمبرا کە دەکرێت نیسەی تەواو ببینرێت و ئەوەی تر پینۆمبرایە کە تەنیا پێشی بەشێک لە ڕۆژ دەگرێت. ئۆمبرا بە پانایی 112 کیلومتر لە سەرانسەری ئەمریکادا بە خێرایی نیزەکەی 2400 کیلومتر لە کاتژمێردا دەڕات لە نێوان 2 تا 4 خلک دەبینرێت. بۆ زانایان ئەو دەرفەتە دەگمەنە کە لێکۆڵینەوە لەسەر ئەو ئاڵقە ڕووناکاییە بکەن کە لە دەوری ڕۆژدایە. زۆر ڕووناک نییە بۆیە هەمیشە نابینێت، بەڵام لە ماوەی گیرانی ڕۆژ دەکرێت ببینرێت. لە دەمێکدا هەموو جۆرەکانی تەقینەوەی مغناطیسی و پڕ لە جۆش ڕوودەدەن. ئەو ڕووناکیە زۆر گەرمە و هۆیەکەی نازانین و بۆیە لێکۆڵینەوەی لەسەر دەکەم دەمانەوێت لەو چالاکیانەی پڕ لە وزە تێبگەین کە لەسەر ڕۆژ ڕوودەدەن. چونکە ڕۆژ کارتێکردنی لەسەر ئێمە لەسەر زەوی دەبێت و کارتێکردنی لەسەر هەموو هەسارەکانی تر هەیە. هەر کەسێک لە ئەمریکای باکوور و ئەمریکای ناوەندی و بەشێک لە ئەمریکای لاتین کاتێک بەشێک لە ڕۆژ بەری دەگیرێت دەتوانن بیبینن کە سڵامەترین ڕێگا بەکارهێنانی چاویلکەکانی تایبەتیە لەبەرەوەی چاویلکە ڕەشەکان زیان دەگەێنن.